دەریاچەی ڕۆژئاوا لە هانگژۆ بە مێژوویەکی زیاتر لە 2000 ساڵەوە لە جەرگەی شاری هانگژۆدا ئاوێنەیەکە لە سروشت و مێژووی ئەو شارە. سەرانسەری مێژووی چین لێوان لێوە لەو شەعر و چیرۆکە عاشقانەی کە سەرچاوەکەیان ئاوی سازگار و سروشتی ئەفسوناوی ئەم دەریاچەیەیە. کاتێک بۆ یەکەم جار دێیتە چین و یەکەم هەگاو دێیت بۆ دەریاچەی ڕۆژئاوا لە هانجۆ، کاتێک چاوت دەکەوێت بە پاک و خاوێنی ئەو ئاوە و بە دیمەنە دڵڕفێنەکەی ئەم ناوچەیە ڕەنگ بێ ئەو کاتە بڕوا بە هەموو ئەفسانانە بکەیت کە لە دڵی ئەم دەریاچەیەوە دەرچوون، ئەوەی ببێت لەلات بە ئەفسانە دنیای پڕهات و هاواری دەرەوەی ئەم دنیایەیە. لێرە کە دەڕۆیتە دەرەوە تەنانەت چەند کاژێرێکیش دوای ئەوە پاک و خاوێنی هەناست هەست دەکەیت ئی ئەو هەناسانن کە لەم ناوچەیە هەڵت مژیون. دەریاچەی ڕۆژئاوا لە 5 بەشی سەرەکی پێک هاتووە و کە سێ ڕێگەی دیکەی تێدا دروست بووە. ڕووبەری ئەم دەریاچەیە نزیکەی 6 کیلۆمەتر و نیوە و قوڵاییەکەشی نزیکەی 3 مەترە. ئەگەرچی چەندین دەریاچە بە ناوی دەریاچەی ڕۆژئاوا لە جیهاندا هەن، بەڵام دەریاچەی ڕۆژئاوا لە هانگژۆ زۆرترین ناوبانگی جیهانی هەیە. من خەڵکی چینم، خەڵکی ئەم شارەم هانگزۆ. ئەمە دەریاچەی هانگزۆیە کە دەکەوێتە ڕۆژئاوای شارەکە، زۆر جوان و بەنێوبانگە و بە بەهەشتی چین ناسراوە. ئەم جلوبەرگەی لە بەرما شێوازی جلوبەرگی نەریتی کۆنی ئەم ناوچەیە. لەم ڕۆژانە فستیڤاڵی ئەژدیهای بەلەمەکان بەڕێوە دەچێت. لێرە خەڵکێکی زۆر بۆ بینینی دێن. هەمومان ئەو جلوبەرگە لەبەر دەکەین بۆ ئەم جەژنە. لە دەریاچەی ڕۆژئاوا دەوێزگە هەن کە هەرکامە و بە سروشت و فۆرمێکی جیاواز گزارشتێکی زیندوی چواروەرزەن لە جوانی. من 3 مانگە لە شاری سوژوو دەژیم. شارەکانی شانگهای و پەکین و نانجینگ و ویشی گەڕاوم. هەموو شوێنەکان زۆر جوانن. یەکەم جارە دێمە هانگژۆ. زانیاری زۆرم لەبارەی ئێرە نییە، بەڵام زۆر جوانە. دەریاچەکەشی زۆر سەرنجڕاکێشە. مارکۆپۆلۆ گەشتیار و نووسری ناوداری ئیتاڵی لە گەشتەکەیدا بۆ چین کە بە دەریاچەی ڕۆژئاوادا تێدەپەڕێت و تەنیا 1-2 کاژێرێک تێیدا دەمێنێتەوە. لەبارەیەوە نووسیوێتی ئێرە سەرنجڕاکێشترین شوێنی جیهانە کە تاوەکو ئێستا بینیمە و دڵ هەڵکەندن لەم شوێنە بۆ من ئەستەمە. بۆ خوێندن هاتوومەتە ئەم شارە. ماوەیەکی کەمە لێرەم. کەش و هەواکەی زۆر خۆشە. هەموو شوێنێکی چینم بەلاوە خۆش و سەرنجڕاکێشە. بەڵام ئێرە شوێنێکی تایبەتە بۆ من، ئارام و سەرنجڕاکێشە. هەم چاکان هەم ئاو ڕووبارەکان سەرنجڕاکێشن. دەریاچەی ڕۆژئاوا لە ساڵی 2011 لەلایەن یونسکۆوە خرایە لیستی شوێنەوارە جیهانیەکانەوە. هەروەها ساڵی 2006 لە ڕیزبەندی یەکەمی شوێنەوارە گەشتیارەکانی جیهاندانراوە. دوای گەشتی هۆنگ کۆنگ هاتوومەتە ئێرە. یەکەم جارما سەردانی دەریاچەی ڕۆژئاوا دەکەم. شوێنێکی زۆر ئارامە، ئەگەرچی زۆر قەرەباڵخە، بەڵام کەشێکی ئارامی هەیە. خواردنەکان زۆر خۆش بوون. ئێرە شوێنێکە بە دڵی منە و حەز دەکەم زیاتر بگەڕێم. پێش نیاز دەکەم ئەوانەی سەردانی چین دەکەن بێنە ئێرە. گرنگی ئەم دەریاچەیە بە جۆرێکە کە وێنەی لەسەر دراوی یەکیوانی ئەم وڵاتەش نەخشێنراوە.
تاوەکو زیاتر تێکەڵ بە ژیانی ڕۆژانەی خەڵک ببێت.